Exercise 12 Summarize پۆلی 12 Grammar and Functions ڕێزمان وەرکەکان Unit 2 یەکەی دووەم Students book کتێبی خوێندکارد page 13 لاپەڕە 13 Activity E چالاکی E بەوەتێکی تێدا بەناونیشانی Negative Questions پرسیاری نەرێ یاسای پرسیاری نەرێ بۆ جۆرەیە لە سەرەتادا دەکرێت وشێکی پرسمان هەبێ وەکو what, where, who, why بە دوایدا auxiliary verbمان هەیە لە بەرەوەی negative question پێویستە not بۆ auxiliary verbەکە زیاد بکرێت دواتر subjectمان هەیە و دواتر verbمان هەیە دەکرێت وشەی پرس هەبێت دەکرێت نەبێت ئەگەر بۆ خۆی وشێکی پرسیداوە بەکارهێنین ئەگەر نەدرابوو پێویست ناکات بەکاربێنین وەرمە دەڵێن Why didn't they come? بۆچی ئەوان نەهاتن؟ دەتوانین بڵێین Didn't they come? ئایا ئەوان نەهاتن؟ Note تێبینیەک لێرە نووسراوە ئەگەر لە ڕستێکدا auxiliary verb نەبێت و پێویست بکان not زیاد بکەین تەماشا ڕستەکە دەکەین ئەگەر present simple بوو ئەوە don't یان doesn't زیاد دەکەین ئەگەر بکارێکە کۆ بێ don't ئەگەر بکارێکە تاک بێ doesn't ئەگەر ڕستەکە past simple بوو ڕابردووی سادە بوو هەم کاتێک didn't زیاد دەکەین لە شوێنی auxiliary verbەکە ئەوانە کورتکردنەوەکانیان شازە cannot دەبێتە can't shall not دەبێتە shan't will not دەبێتە won't I am دەبێتە aren't you ئاگاداری ئەوە بن ئەگەر وشەی پرس بەکار نەهاتبوو لە negative questionدا ئەو هەموو کاتێکی پێویستە نۆتەکە لەگەڵ auxiliary verbەکە کورت بکرێتەوە نمونەی یەکەم Cats can run faster than rabbits کەروێشکەکان دەتوانن خێراتر ڕابکەن ببورن پشیلەکان دەتوانن خێراتر ڕابکەن لە کەروێشکەکان form a negative question پرسیارێکی نەرێ دروست بکە auxiliary verbەکە دەنووسینەوە can پێویستە نۆتی بۆ زیاد بکەین لە بەرەوەی negative question بۆیە دەڵێن can't subjectەکە دەنووسینەوە cats دواتر کردارەکە تا کۆتایی دەنووسینەوە Can cats run faster than rabbits? ئایا پشیلەکان دەتوانن خێراتر ڕابکەن لە کەروێشکەکان نمونەی دووەم Leila will be too anxious about her tests Leila زۆر نیگەرانی تاقیکردنەوەکانی دەبێت negative question پرسیارێکی نەرێ دروست بکە auxiliary verbەکە دەینە سەرەتا will لەگەڵ not کورت دەکرێتەوە دەبێتە won't subjectەکە دەنووسینەوە Leila لە verbەکەوە تا کۆتایی دەینووسینەوە Won't Leila be too anxious about her tests? ئایا لیلا زۆر نیگەرانی تاقیکردنەوەکانی نابێت سێمیان I'm carrying my school bag من جانتای قوتابخانەم پێیە negative question پرسیاری نەرێ دروست بکە وتمانەر کاتێکی I am هەبوو دەبێتە aren't you و لە verbەکەوە تا کۆتایی دەنووسرێتەوە aren't you carrying your school bag ئایا تۆ جانتای قوتابخانەت پێ نییە لێرەدا مای هەیە دووبارە مایەکە دەبێتە your چوارم The man builds a small house by the river پیاوەکە خانوویەکی کچکە دروست دەکات لە تەنیشت ڕووبارەکە form a negative question پرسیارێکی نەرێ دروست بکە why واتە بە why دەست پێ بکە why لە سەرەتا دەنووسین ئەوە ڕستێکی present simple builds ڕانەبردووی سادەیە auxiliary verbi تێدا نییە یان don't یان doesn't بەکاردێنین لەبەرەوەی the man تاکە doesn't بەکاردێنین subjectەکە دەنووسینەوە the man verbەکەش دەنووسینەوە بەڵام لەبەرەوەی does هەیە پێویستە infinitive بێ واتە ئێسەکە لایەچێت Why doesn't the man build a small house by the river? بۆچی پیاوەکە خانوویەکی بچکۆڵە دروست ناکە لە تەنیشت ڕووبارەکە شەشەم ئازاد failed his last tests ئازاد لە تاقیکردنەوەکانی ڕابردووی کەوت negative question پرسیاری نەرێ دروست بکە لێرەدا ڕستێکی past simple مان هەیە ڕابردووی سادە بۆیە did لە سەرەتا دەنووسین لەبەرەوەی negative question دەڵێن didn't subjectەکە دەنووسینەوە ئازاد failed ڕابردوویە پێویستە بکەینە infinitive لەوەرەوەی بە دوای didدا infinitive دێ didn't ئازاد fail his last tests ئایا ئازاد لە تاقیکردنەوەکانی ڕابردووی نەکەوت حوتەمیان ئەم a bit too relaxed ئەمن کەمێک زۆر ئاسوودەم make a negative question پرسیارێکی نەرێ دروست بکە
وتمانە کاتێکی ئایام هەبێت دووبارە دەبێتە aren't you ئایا تۆ بەشەکەی کە دەنووسینەوە تا کۆتایی aren't you a bit too relaxed ئایا تۆ کەمێک زۆر ئاسوودەنی یان خەیاڵت ئاسوودە نییە